مەترسی و زۆربوونی بازرگانی و ئاڵوودەبوون و بەکارهێنانی ماددەهۆشبەرەکان لە عێراق و هەرێمی کوردستان چین و توێژەکانی کۆمەلگای هێناوەتە دەنگ تا پێشگیری لە تەشەنەکردنی بکرێت. بەو مەبەستە زانکۆی سەلاحەددین دیداری هۆشیاری و بەرەنگاربوونەوەی ماددەهۆشبەرەکانی باخستنە ڕووی نزیکەی 20 توێژینەوە ئەنجامدا. لە ماڵەوە پێویستە مۆزوع دەست پێ بکرێت، لە دایک و باوکەوە دەست پێ بکرێت، دوایەوە لە قوتابخانەکان. بۆیە ئێمە هەموو ئەو بابەتانە لە چەند توێژینەوەیەکی زانستی دراست کراوە و دەرەنجامیشی هەیە. ئێمە دەمانەوێت ئەو دەرەنجامانە بکرێنە نامیلکەیەک، بیدەنە حکوومەتی هەرێمی کوردستان، بیدەنە ئەندام پەرلەمانەکان. سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بازرگانی و ئاڵوودەبوون و بەکارهێنانی ماددەهۆشبەرەکان با مەترسێکی گەورە ناودەبات و دەڵێت 160 ئێوانەی ئێستا دەستگیر کراون و لە گرتوخانەکاندان کەیسی دەستگیرکردنیان ماددەی هۆشبەرە. ئێستا بەم دوایینە ئەم دیاردەیە بوویتە مەترسیدار لەبەر ئەوەی ئێستا لە شوێنە سنوورەکان و ئەگەر ئێمە سەیری بەندیخانەکان و چاکسازیەکان و شوێنی گرتنی ئاسایش بکەین زیاتر لە 60% لە حالەتی گرتن ئیمڕۆ لەسەر کەیسی ماددەهۆشبەرەکانە، چی ئاڵوودەبووان چی بەکارهێنان. لا دیدارەکەدا واخرای ڕوو کە تەشەنەکردنی دیاردەی ئاڵوودەبوون و بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددەهۆشبەرەکان لە هەرێمی کوردستان با گوێرەی ئامارە ڕەسمیەکان مایە نیگەرانیە و ڕێگا گرتن لە گەشەکردنی ئەو دیاردەیە هەرکێکی نیشتیمانی و زانستی زانکۆکانە. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.